28 پێنجی ساڵی 632 چەند مانگێک پێش وەفاتی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەبێ سوپایەکی با سەرکردایەتی ئوسامەی کوڕی زەید ڕێک خست بۆ ئەوەی سنوورەکانی دەوڵەتی ئیسلامی لە دەستدرێژی ڕۆمەکان بپارێزێت. ئوسامەی کوڕی زەید تەمەنی تەنها 18 ساڵ بوو. ئەمەش ناڕزایەتی بەشێک لە هاوڵانی بەتەمەنی لێکەوتەوە بە هۆی کەمی تەمەنەکەیەوە. پاشتر بەهۆی نەخۆشکەوتن و پاشتر وەفاتی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەبێ بەڕێکەوتنی سوپاکە دواکەوت تا سەردەمی دەسەڵاتی پێشەوا ئەبوبەکری سدیق و یەکەم کاریشی بریتی بوو لە ڕێکخستنەوە و ناردنی سوپاکەی ئوسامەی کوڕی زەید و سوپاکەش دوای چەند مانگێک بە سەرکەوتووی گەڕایەوە شاری مەدینە. 28 پێنجی ساڵی 1959 ئەمریکیەکان سەرکەوتوو بوون لە ڕەوانەکردنی دوو مەیمون بۆ بۆشایی ئاسمان و گەڕانەوەیان بە سەلامەتی لە سەر موشکێک بە ناوی جۆبیتێر. پاژەوەی نزیکەی 549 کیلۆمەتریان بڕی. ئەم هەوڵی ئەمریکیەکان دوای هەوڵە سەرکەوتوەکانی یەکێتی سۆڤیەت هات لە ڕەوانەکردنی مرۆڤ بۆ بۆشایی ئاسمان. 28 پێنجی ساڵی 1988 دوای دەرکەوتنی سیما و هێماکانی لاوازبوون و ڕوخانی یەکێتی سۆڤیەت کە بەهێزترین وڵاتی ئەو سەردەمە بوو، هەروەها ئەمریکای گەورە زلهێز زۆر لە هێزی سەربازی سۆڤیەت دەترسا. کۆبوونەوەی چوارەمی لوتکەی نێوان ئەمریکا و سۆڤیەت لە نێوان هەردوو سەرۆکۆمار میخائیل گۆرباچۆڤ و ڕۆناڵد ڕێگن بەڕێوەچوو بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوانیان. یەکێتی کۆمارەکانی سۆڤیەت دوای شۆڕشەکەی لێنین لە ئۆکتۆبەری ساڵی 1970 دامەزرا و تا ساڵی 1991 درێژەی کێشا، پاژەوەی کە میخائیل گۆرباچۆڤ پەرسترۆیکەی ڕاگەیاند کە بریتی بوو لە هەڵوەشاندنەوەی حیزب و حکوومەتی سۆڤیەت و چاکسازی لە بواری ئابووری و دارایی حیزب و دەوڵەتدا، کاتێک تەواوی کاربەدەستانی سۆڤیەت بە گەندەڵی ئیداری و ئابووری و ئەخلاقیش تێوەگلا بوون.